ئامانجی ئەم پرۆژەیە بە لیكترۆنیكردنی داموده زگاكانی وەزارەتی ناوخۆیە و بەم شێوەیە نووسراوەکان بە شێوەیەکی ئەلکترۆنی هاتوو چۆ دەکات. ئامانجی ترمان ئەوەیە 3 سنتەری خزمەتگوزاری بکەینەوە کە بە شێوازێکی ئەلکترۆنی هەموو ئەو خزمەتگوزارانی کە ممکنە وەزارەتی ناوخۆ پێشکەشی بکات تەقدیمی هاوڵاتیانی بکات لەو سنتەرانە کە بە ماوەیەکی کورت بە باشترین کواڵەتی بە تێچوونێکی کەم هاوڵاتی بتوانێت خزمەتگوزاری بەدەست بێنێت. ئەو خزمەتگوزاری کە ئێستا بۆ نمونە بە 2 ڕۆژیان بە ڕۆژێکیان بە 3 ڕۆژ بچێنێت لەوێ بە سعاتێک بەدەستی دەهێنێت و بابەتی گەندەڵی بنبڕ دەبێت لەبەرەوەی هیچ پەیوەندێکی ڕاستەخۆ لە نێوان هاوڵاتی و پێشکەشکاری خزمەت نامێنێت. ما ئەو پارەیە UNDP لەم بوارەدا هاوکاریمان دەکەن وڵاتە کۆمەڵ بەخشەکان ئێمە قسەمان لەگەڵ کردوون UNDP قسەی لەگەڵ کردوون هاوکاریمان دەکەن. ئێمە بابەتی ڕاهێنانمان هەیە کۆماری ئەزەربایجان بەڵێنان داوە کە بە ڕاهێنان هاوکاریمان بکەن و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئێمە خۆمان داهاتی ناو خۆیمان هەیە داهاتی وەزارەتی ناو خۆمان هەیە داهاتی هاتوچێ داهاتی نیشنگەکانە داهاتی خۆمان هەیە لەوانەیە ئەگەر داوامان کردو لە بەڕێ سەرۆکی حکوومەت ڕێژەیەکی لەو داهاتە دابین بکات بە مەبەستی دروستکردنی ئەم سنتەر. ئێمە سەردانی ئەزەربایجانمان کردووە سەربانی جۆرجیامان کردووە بە وردی دراسەتی پرۆژەکانمان کردووە لەوێ 5 ساڵە کاری 4 ساڵە کار دەکات سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستێناوە. من وا بڕوام لە هەرێمی کوردستان ئیرادەیەکی بەهێزمان هەیە کە ئێمە خزمەتی هاوڵاتی بکەین بە باشترین شێوە وەزارەتی ناوخۆ ئەم ئیرادەیە هەیە و جەنابی وەزیر پشتگیریەکی تەواو ئەم پرۆژەیە دەکات و سوورە کە ئەم پرۆژەیە بگاتە ئامانجەکەی خۆی.